تێڕوانینتان چییە بۆ زانکۆ؟ زانکۆ دامەزراوەیەکی زۆر جوانە. ئێمەی کورد زۆر پێش لە میلەتانی تر ئەم دامەزراوەیمان بۆ دروست بووە، بەڵام ناوەڕۆکی زانکۆش بە هەمان شێوە بۆتە ناوەڕۆشێکی بە دوور لەوەی کە کۆمەڵگەی ئێمە پێویستی پێێتی، چونکە لە زانکۆدا بە ناوی زانستەوە تەنیا ئەو بابەتانە ئەوترێنەوە کە لە ناو کتێبەوە هاتوون یا لە شوێنی تر بیریان لێکراوەتەوە. بیرکردنەوەی خۆمان زۆر زۆر کەمە لە بواری خوێندنی زانکۆیە، هەر بۆیەشە لە نێوان ئەو زانستەی لە زانکۆ ئەدرێ بە قوتابی و خوێندکارەکان و ئەو واقعی کە ئەم قوتابی خۆی بە کردەی تیاژی هیچ پەیوەندیەک دروست نابێ، واتە ئەو زانستە نابێتە چاویلکەیەک لە چاویکا بۆ تێگەیشتنی زیاتر لە واقعەکەی خۆی، چونکە ئەو زانستە لێرە بەرهەم نهاتووە. هاوڕێعزیز کۆپیکراوە لە کتێب و سەرچاوە هێنرا و نەقڵ کراوەتە ناو مەلزەمەوە و تەلەبە لەوایە ئیمتیحانەیە. پەیوەندی لە نێوان ئەو زانستە پەیوەندی لە نێوان ئەم قوتابیە و ئەو واقعەدا دروست ناکات. ئەو بابەتانی کە باسمان کرد، ئێوە وەکو نووسەرێک کۆمەڵێک بیر و بۆچوونی زۆر جوان و جیاوازتان هەیە لەسەر سیستەمی پەروەردە و خوێندن و پەروەردەکردنی منداڵ و ئەو بابەتانە. دەمەوێت ئەوە بپرسم بۆچی نەتانتوانیوە بۆ نمونە وەکو دەرسێکی لێ بکەن، وەکو بابەتێکی لێ بکەن لە قوتابخانەکان ئەو قسە جوانانە بنووسرێتەوە و بخوێندرێ. من 18 ساڵ لە ڕێی زانکۆ و لە ڕێگەی ینی ئەو کەناڵانەی کە لە بەردەستا بوون لە ڕێی ئەو هەموو بەرنامە و شتانەوە هەوڵی خۆمدا جگە لە نووسینەکان و هاتوچۆی بەردەوامی قوتابخانە و دراسەکردنی حتا بینایی قوتابخانەکان. ئەین پێم وایە گەر ئێمە بمانەوێ پەروەردەی خۆمان بگۆڕین ئەبێ هەرچی ترسڕەوێنیە لە بینای قوتابخانە دایماڵین، چکە بینای قوتابخانەکانی ئێمە ترسناکە بۆ تەلەبە بۆ منداڵ خۆشەویست نییە لە لای زۆربەی تەڵەبە هیچ شێوێ لەبەر ئەوەی کە یەکەم مامۆستا تا ئێستا ڕنگ بێ بۆ ئەگەر تەلەبەیەک تەنگاو بێ پێویستی بە تەوالێت بێ بە ئاسانی نەتوانێت ئیجازەی بە یا نایدا یا تەلەبە ئەو ترسەیتیایە کە خۆی هین نەکا. دوایی بینایەکان واکراون کە تەوالێتەکان لە دوای دواون بە ڕاڕەوەیەکی تاریکە ئەڕۆی ئەو ڕاڕەوە هیچ ئامرازێکی ترس ڕەوێن بۆ نمونە ڕنگ تابلۆ گوڵ ئەم شتانی لێ نییە. تەلەبەکە بەناو ئەو کەناڵی ترسای ئەڕوە لەوێش ئاودەستەکان پیس و پۆخڵن بۆ گەنیان لێدێ پەنجەرەکانیان بەرز و پچکۆلن تاریکە لەوانەیە تەلەبەی تۆزێک ببوورە قسەش دەبڕم زیاتر مەکتەبەکان بە سجنی دەچن بەڕاستی زۆربەی مەکتەبەکان بە زیندان نەک بە شوێنی فێربوونی دەرسوانە ئەو منداڵە گچکانە کەواتە ئەجا لە باخچەی قوتابخانە هیچ کۆترێکی لێ نییە کیسەڵێکی لێ نییە وەنیە تا منداڵەکە فێر بێ مەسەن چڵەژیایەک لەگەڵ خۆی بەرەبیدا بە کیسەڵەکە خۆمە کفر نیازانی وە لە دەرەوەی پەروەردەژ نییە تۆ ئەم ئینسانە ئاشناکەی بە و دەوروبەر و ژینگەی خۆی هیچ قوتابخانەیەکی ئەومە گەشتیان نییە هاوڕێ عەزیز لە لادێکان لە ناو دارستانە بەس نایباتە دەرەوە لە بن دارەکە دەرسی پێ بڵێ یعنی خۆ معریفە و زانین و فێربوون بەڕاستی ئەوە نییە تۆ بێ لە شوێنێکا بی ئەگەر ئەو شوێنە بزانیت بە کەڵکی ئەو شتە نایە شوێنەکە ئەگۆڕم یعنی پرۆسەکەم پێ مهمترە ئینسانەکەم پێ گرنگترە بۆیە ئەندازیاری دیزاینی قوتابخانەی ئێمە ئەبێ بگۆڕدرێ لە قوتابخانەیەکی لە بینایەکەوە کە ئامانجی کۆنتترۆلکردن و نیشتەجێکردنی بە زۆری منداڵە تایدا بیکەین بە بینایەک مناڵ حەزی لێ بکە هەر لە دەواازەی قوتابخانەکانەوە بێ گۆڕانی بەسەرا بێت تا ژوورەکان تا میکانیزمەکانی هاتوچۆ تەوالێتەکان ڕاڕەوەکان باخچەکان هاوڕێزی زۆربەی منداڵەکان لە حانوتی قوتابخانەکانە ترسن بۆ لە بەرەوەی هیچ جیاکاری ناکەن لە بینی پۆلی 1 و 2 3 و 4 لەگەڵ پۆلەکانی تر پۆلەکانی تر گەورەترن ئەوەترن ئەم مناڵانە بەژێر دەست و پێوە بن یەک ئەزمموی بەسە یەک جار مناڵ میسکا بەخۆیان لە قوتابخانە بەسیەتی بۆ هەمیشە ڕقی لە قوتابخانە بێ یەک جار لە ناو ریزی وەرگرتنی بۆ نمونە پسکیت و شیر و ئەمانەیە تەلەبەیەکی تر غەدری لێ بکە یا پاڵێکی پێوەنێ بەسە بۆ ئەوی ڕقی لە قوتابخانە بێ چونکە ئەو شوێنە مەجای نادا ئەو خۆی بێ و بچوشیەکاتەوە و تەحقیریەکە کەواتە ئێمە بەداخەوە ینی ڕێگایەکی دوور و درێژ بیرکردنەوەیەکی
ورد پێویستە بۆی سەر لە نوێ بیر لە پرۆسەی پەروەردەی خۆمان بکەینەوە.